یاریەکانی قۆناغی هەشتەمی جامی کوردستان بەڕێوە چوو. چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری برایەتی کرد. لە سەرەتای ژێمی یەکەم یاریەکەدا هەردوویانە بە هێرش بردن دەستیان پێکرد و ئاستێکی بەرزیان نیشاندا. بەڵام هێرشەکانی یانەی میوان مەترسیدارتر بوون. لە خولەکەکانی سەرەتای یاریەکەدا و لە خولەکی شانزەدا هەورۆ حەمەد یاریزانی برایەتی توانی تۆڕی گۆڵییانەی خاوەن ماڵ بەهەژێنێت و گۆڵی یەکەم تۆمار بکات. دوای 9 خولەک لە تۆمارکردنی ئەم گۆڵە ئامانج ئەکرەم یاریزانیانەی برایەتی توانی لە ڕێگەی لێدانێکی جوان و لە خولەکی 25دا گۆڵی دووەم بۆ برایەتی تۆمار بکات. دوای تۆمارکردنی ئەم گۆڵەش یارێکە گەرم و گوڕی زیاتری بەخۆ بینی و یاریزانانی چەمچەماڵ هەوڵی زۆریاندا گۆڵ تۆمار بکەن. دوای لە دەستدانی چەندین هەلی گۆڵکردن ئەو جێمە بە ئەنجامی 2-0 لە سوودی یانەی برایەتی کۆتایی هات. لە جێمی دووەمی یاریەکەدا بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ و خۆگەیاندن بە قۆناغی چوارەم ڕاهێنەری چەمچەماڵ ژمارەیەک گۆڕانکاری لە پێکهاتەی یاریزانانی یانەی چەمچەماڵدا ئەنجامدا. لە خولەکی 72 یاریەکەدا شکار و مێد یاریزانی یانەی چەمچەماڵ توانی گۆڵی یەکەم بۆ چەمچەماڵ تۆمار بکات. لە خولەکی 82 یاریەکەش ئامانج ئەکرەم یاریزانی یانەی برایەتی توانی گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی تۆمار بکات. بە تۆمارکردنی ئەم گۆڵەش یانەی چەمچەماڵی تەواو بێهیوا کرد. دوای ئەم گۆڵش یاریزانانی چەمچەماڵ ژمارەیەک هەلی گۆڵکردنیان لەدەستدا. دوجار یارێکە بە ئەنجامی 3-1 لە سوودی برایەتی کۆتایی پێهات. سەرەتا دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم بەڕاستی باسێکی باش بە دەرکەوتن ڕاستی یانەی چەمچەمانێکە لە یانە باشەکان بە تایبەتی لە یاریگای خۆی بەڵام ئێمە توانیمان بە شێوازێکی باش بەرگری بکەین و بە شێوازی هەزم مرتەدە ژیاریمان دەکرد لە سەرەتاوە واشماندانە توانیشمان لە کارەکانماندا سەرکەوتوین بە ئەکید بە فەزڵی خوای سەرکەوتنەکەمان بەڵام لەگەڵ ئەوەیدا کە بردیشمانەوە ئەکید دەتوانم بڵێم لە بردنەوەکەشدا شانس زۆر لە بەرژۆندی ئێمەدا بوو بەوەی وایەوە ئینشەڵڵا بتوانین ئەو ئاستوان باش ئەوڕۆ پێشکەشمان کرد بتوانین ببێتەوە کارێکی باش بۆی لە یاریش بینای سەرکەوتوو بین. بەڕاستی زۆر تیپەکەمان لە ئاستێکی خراپدایە یارزانەکانمان لە ڕۆژی خۆیان نین ئەوە یاریەکەی بەرامبەر سۆرانیش هەمان ئاسمان پێشکەش کرد هیچ لە خۆمان ڕازی نین بەڕاستی ینی ئێستا ئەو هەندرە دڵسۆزانی نادیکە گشتی لێمان ڕەنجاوە تیپەرە کە یاری تەواو بێت چەپڵە بۆ تیپی بەرامبەر لێداوە حەقی خۆشیانە. بەم بردنەوەی برایەتی توانی خۆی بگەێنێتە قۆناغی چوارەمی یاریەکانی جامی کوردستان. بڕیاریشە برایەتی لە قۆناغی داهاتوودا ڕوبەڕووی براوەی دووهۆک و هەندرێن ببێتەوە. یانەی چەمچەماڵیش بەم شکستەی ماڵ ئاوایی لە جامی کوردستان کرد. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.